لە کاتێکدا تیمەکەی دۆناڵد ترامپ لە دوا ساتەکانی تەمەنیدایە بۆ جارێکی دیکە هەندێ ڕێکخراوی بازرگانی ئێران لەلایەن وەزارەتی دەرەوە و خەزێنەی ئەمریکاوە سزان خرایە سەر ئاوکات تاران مانۆڕێکی گەورەی بە موشەکە بالیستە استراتیژیەکان دەکات و چەند پێگەیەکی دوورمەودایان کردە ئامانج وەکو بەرزکردنەوەی ئاڵۆزیەکان لە ناوچەکەشدا تیمەکەی ترامپ ئیسرائیل و هاوپەیمانە عەرەبەکانی کردە بەشێک لە بنکەی دەریاوانی پێنجەم ئەمە لە کاتێکدا کە تیمی وەزارەتی دەرەوە و ئاسایشی نەتەوەی جۆ بایدن لەو کەساتیانن کە ئەندازیاری ڕێکەوتنی ئەتۆمین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بە ڕاگەاندنی سزاکانی سەرتاران ڕایگەیاند کە لەگەڵ هاوپەیمانان ئەو پەڕی سزا دەخەنە سەرتاران بۆ ئەوەی کە نەتوانێت چەکی کلاسیکی وەکو موشەکە بالیستیەکان بەرهەم بهێنێت. داواشی لە وڵاتان کرد نەچەک بە ئێران بفرۆشن نەچەکی لێ بکڕن تاوکاتە ئەو وڵاتە ڕەفتاری دەگۆڕێت. تاران ئەو بڕیارەی ئیدارەی ئەمریکا بە دوایەمین خراپەکاریەکانی ناو دەبات لە دژی ئێران ئەمە لە کاتێکدا کە هێزە چەکداریەکانی کۆماری ئیسلامی ئێران مانۆڕێکی سەربازیان بە موشەکە بالیستیەکان ڕاگەیان کە بە پێی لێدوانی محەممەد باقری تا مەودای 1800 کیلۆمەتر هێزەکانیان چاودێری جوڵانەوەی نارانیان دەکەن و لەو مانۆڕەشدا چەند موشکێک بە شێوەی ئەزمموی ئاراستەی چەند ئامانجێک لە ئۆقیانوسی هیندیدا دەکەن و کەشتیا فڕۆکاڵگر و بنکەی نارانیان لە ناوچەکەدا لە بازنەی وڵامدانەوەی توندا دەبن ئەگەر هێرش بکەنە سەر ئامانجە ئێرانیەکان. باپی لێدوانی حوسەین سەلامی فەرماندەی گشتی سوپای پاسداران مانۆڕەکە بە موشکی بالیستی خێرایە و دەکرێت لە ئاسماندا ئاراستەکەی بگۆڕێت بۆ خۆلادان لە دژە ئاسمانیەکان. ئابراوڕاشیگان کە مانۆڕەکە تا ڕۆژی چوارشەمەی داهاتوو بەردەوام دەبێت. ئەمەش نیشانەی ئامادەی ئێرانە تا دوا ساتەکانی دەرچوونی ترامپ لە دەسەڵاتدا. هاوکات لەگەڵ ئەو ئاڵۆزیانەی ئیدارەکەی ترامپ لە ناوچەکەدا لەگەڵ ئێران کە خوڵقاندوویەتی وەزارەتی بەرگری ئەمریکان پێنتاگۆن ئیسرائیل و هاوپەیمانە عەرەبەکانی وەک بەشێک لە بنکەی دەریاوانی پێنجەمی ئەمریکا ڕاگەیان کە پێشتر ئاماژەی بەوە کردبوو لە چوارچێوەی گرێبەستی سەدە و با فەرمانی ئیسرائیل و وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەدا ناتۆی عەرەبیدا دەمەزرێندرێت. ئەمەش هەوڵێکی دیکەی تیمەکەی ترامپە بۆ ئەوەی کە دۆخەکە بە شێوەیەک ئاڵۆز بکات کە گەڕانەوەی بایدن بۆ ڕێکەوتن نامەی ئەتۆمی قوڕستر بکات. گەرچی خواستە بەرزەفڕەکانی ترامپ بۆەوەی کە خواستی لۆبیلانگری ئیسرائیل لە ئەمریکادا بهێنێتە دی لەوەی هاوپەیمانەتیەک با سەرکرداتی ئیسرائیل لە ناوچەکەدا لە دژی نەیارانی دروست بکات، بەڵام لەلایەک لە ڕووی دانیشتوان و لەلایەکی دیکەش لە ڕووی تەکنۆلۆژیەوە ئەو وڵاتانە ناتوانن ڕوبەڕووی ئێران و چین و رووسیا ببنەوە. جگەلەوەش بایدن لە ڕیشەوە هەموو خواست و بڕیارەکانی ترامپ هەڵدەوەشێنێتەوە بە تایبەتی وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن و جێگیری وەزیری دەرەوە ویندی شەرمان و ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی جاک سۆلیڤان لە ئەندازیارانی ڕێکەوتنی ئەتۆمین لەگەڵ تاران و زۆر باش لە ئێرانیەکان و خواستەکانیان تێدەگەن و دەزانن چۆن لەگەڵیاندا بگەنە ئەنجام.